بەڕێزان دووبارە سڵاو دکتۆر لە شوێنە وەستین کە وتم بەشێک لە چاودێران پیان وایە کە دۆخی چەند ساڵی ڕابردووی هەرێم باشتر بووە بۆ پێی کە پاساو بۆ ئەوە هێنەوە کە خراپی دۆخی ئێستاگەڕێتەوە بۆی کە هێزێکی وەکو یەکێتی بۆتە پاشکۆی پارتی یەکێتەکان خۆیان بەر لە چاودێرە سیاسیەکانم ڕاستی ئاسەلمێنن ینی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان خۆیان تەنەت لە ئاستی سەرکردایەتەکانی سەرەوە چەندان دەنجی تێدایە کە خۆیان باس لەواکەن کە ئەوان تەمەن بە زمانێک کە بکە پارتی غەدر لە یەکێتیەکات لە دابشکردنی پۆستە لە بڕیاری سیاسیە لە زۆر مەسلەی سەرەکی ترە ینی کێشەی سەرەکی لە کوردستانە ئەوە نییە کە پارتی هێزێکی بەهێزە کێشەی سەرەکی لەوەدایە کە یەکێتی بۆتە هێزێکی هێزگار لاوەس و کێشەکەش لەوەدایە ئەم دوو هێزە ئیتفاقێکی استراتیجیان هەیە و ئەو ئیتفاق استراتیجی یەکێتی کردو بە برابچووکی پارتی و کردوێتی بەهێزێک کە توانای ئەوەی نەبێت خۆی دەستنیشانی سیاسەتی خۆی بکات و توانای ئەوەی نەبێت حتا دەستنیشانی شوناسی خۆی بکات و ئەوەی ئەمڕۆکە دەستنیشانی ئەوە کات یەکێتی چییە ئەبێت چی بکات و چۆن هەڵشکەوت بکات بە بۆچوونی من بەشی زۆری ئەو شتانی کە ئەو هێزی کە توانێت بەشی زۆری ئەم شتان دەستنیشات کات پارتیە ینی یەکێتی لە پەیوەندیەکی هێجگارنا هاوسەنگدایە بە پارتیەوە و ئەمە وای کردووە پرۆژەی پارتی کە پرۆژەیەکی بە بۆچوونی منیان پرۆژەی پارتی کە پرۆژەیەکی سوڵتانیە ینی پرۆژەیەکە ئەوەندەی بە دوای دەسەڵاتێکی سوڵتانی لە نەمەڵی دەسەڵاتی سعودیا مەلەکێتی سعودی و مەلیکەکانی خەلیجەیە لەمە زیاتر نییە پرۆژەی پارتی وا بکەم پرۆژەیە بەرەو سەرکەوتن بڕات بەهێزی بکات و هەموو ڕۆژێک ئەگەری بەهێزبوونی زیاتری بخاتە بەردەم کاتە یەکێتی ببوورە یەکێتی هێزێکە کە هاوکاری پارتیە لە بەدیهێنانی ئەو خەونەیە یان لە دروستکردنی ئەو هێزە سوڵتانیە یەکێتی بۆ بەهێزێک ئەم ڕۆتوانێ ڕۆلی استراتیجی ببینێ بەڵام ناوێرەوە ڕۆڵە ببینێ و ڕەنگە نتوانێت نازانمەتوانێت ترسەکە لە چییە دکتۆر کە هێزێکی وەکوێتی ناتوانێت ئەو ڕۆڵە استراتیژە ببێت ترسەکە لەوەیە یەکێتی بەشێکی گرنگی هەوادارە کۆمەڵایەتەکانی خۆی لە دەستداوە بەشێکی چۆ بۆ ئیسلامیەکان بەشێکی چۆ بۆ بزوتەوەی گۆڕان و ترسەکە لەوەیە یەکێتی لە 10 ساڵی ڕابردوودا لە 2023 بۆ بە هێزێکی زۆر ناشەفاف نازانی ئەم هێزە لە ناو خۆیان چۆنی شەکات و بۆ بەهێزێک پڕ لە باڵی سیاسی جیاواز و باڵی ناکۆک بە یەکتری ینی زۆر جار لەوە کەوتووە حیزبێکی سیاسی بێ بەمانای حیزبی سیاسی ئەوانە هەمووی کۆمەڵی قەیرانی بۆ یەکێتی دروست کردووە لە پاڵ ئەوەشدا پارتی هەندێک دەستکەوتی داوە بە یەکێتی کە نایوە نێواز دەستکەوتانە بێنن ئیتر لە دەستکەوتی سیاسیەوە بێ بۆ دەستکەوتی ئاپوری بۆ بەخشینی هەندێک پلەپایە بە هەندێک لە کەسە دەسەڵاتدارەکانی ناوێچێتی ئەوانە وایان کردووە کە ڕازی ببن بەو دۆخی ئێستا بمێنەوە لە کاتێک ئەو دۆخی هەمومان نزانانی ئەو دۆخی ئەمڕۆ چ لە سیاسەتی ناوخۆدا چ لە سیاسەتی دەرەوەدا چ لە پەیوەندی حکوومەتی هەرێم بە دەرەوەی کوردستان و بەناوی کوردستانە چ لە شێوازی هەڵئیشکردنی سەرۆکایەتی هەرێم لە کوردستانە هەر هەمووی بە عقلێتی پارتی و بە استراتیژیەتی پارتی ئەڕابڕێەوە و یەکێتی بە هیچ مانایەک لە ماناکان شەریکێکی سیاسی نییە بەشدار نییە لەو بڕیارە سیاسیانەدا و یەکێتی نەبێت بە پارتی ناتوانێت بەم شێوازی ئەمڕۆی حکومڕان بێت ینی لە بەرچی ناتوانێت حکومڕان بێت لە بەرەوەی یەکێتی زۆرایەتیشی پەرلەمانی بۆ پارتی دروست کردووە یعنی ئێستا ئەو زۆر ئەگەر زۆرایەتی پەرلەمانی لە پارتی بسێنرێتەوە لە پەرلەمانە حکوومەتی هەرێمە کە بکەوێتە بە حکوومەتی تازە دروست بکرێتەوە بەڵام بێتە هۆی گۆڕانی هەندێک تەحالوفاتی سیاسی لە کوردستانە بەڵام یەکێتی ئامادەنیە ئەم کارە بکات بە حکمەوەی ئامادەنیەک ئەو کارە بکات بەردەوامیە باخشێت بە و پەیوەندیە ناهاوسەنگەی کە ئەمڕۆ وای کردووە پارتی گەمەکەری ژمارەیەک و ژمارە دووش بێ لە کوردستان. دکتۆر ئەگەر بگەڕمەوە بۆ ئەو قسەی جەنابەت کە باست لەوە کردی یەکێتی ئەتوانێت ڕۆڵێکی استراتیژی ببینێ کەواتە پارتی ببێ یەکێتی ناتوانێت یان چی پێ ئەکرێ ناتوانێت ئەو خەونی خۆی بێنێتە دیکە
دەسەڵاتەکە بەرەو سوڵتانی بەرەوەکۆی جەناب دەیڵێت بە بۆچوونی من ناتوانێت نەخێردا لەبەرەوەی ئەوەی ئەمڕۆ یەکەتی لە پارتی قوبوڵەکات باوەڕ ناکەم هیچ شەریکێکی استراتیژی تر ئەوەی لێ قوبوڵ بکات. یعنی تۆ تەماشا بکە مەسەڵەن هەموو سیاسەتی هەموو پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم بە دەرەوە لە ژێر دەستی پارتیایە. هەموو پەیوەندی گرنگەکان بە بەغاوە لە ژێر دەستی پارتیایە. باز لەوە دەکرێت بەشی هەرە زۆری ئابوورینەوە تەبەن ئابووریەکی تاریکە ئێمە نازانی چۆنە بەس باستەوە دەکرێت بەشی زۆری لە ژێر دەسەڵاتی پارتیدایەوە وەگەر ئەوەی پارتی پێڕازی نەبێ ناکرێت و بەم جۆرەیان ئێمە بینی نییە ئەگەر هەر هێزێکی سیاسی تر ئەمڕۆ بچێتە تەحالفۆ لەگەڵ پارتیا بۆی زۆرایەتی پێبەخشێ تەسەوور ناکەم ئەم شتانەمووی لە پارتی قبول بکە. یعنی ئەوەی کە ئەمڕۆ یەکێتی قبوڵیەکات لە پارتی بەشێکی ترسی بەوە هەیە یەکێتەکان لەوا ترسن کە لە هەڵبژاردندا ئەو ژمارەیە لە دەنگنێنەوە کە ئەمڕۆیانە. یعنی ئەوان ئەمڕۆ لەگەڵ پارتیا 29 بە 29 کورسیان هەیە ترسیان لەوەیە ئەگەر ئەم تەحالوفە نمێنێ لەمە کەمتر بکەنەوە و کاتە ئەو بەشەی کە لە دەسەڵات هیانە لە دەستی بدەن. ینی حساباتەکەیان حساباتی تەقسیمکردنی دەسەڵاتە پەیوەندی نییە بەو پرۆژانەوە کە بەو خەونی سوڵتانیەتەوە کە پێتم وت لە کورسان ئەمڕۆ خەونێکی گەورە و پرۆژەیەکی سیاسی بەترسیدارە. ینی لەو لە ئاستە استراتیژیەکە بیر ناکات ینی کێشەی یەکێتی لەوایە بیرکردنەوەی استراتیژیتیان نەبەوە. هەموو بیرکردنەوەکانیان بۆ بە بیرکردنەوەی پاراستنی کۆمەڵێک موقعی سیاسی دەسەڵاتە هیچ جیاوازێک لە نێوان یەکێتی بەبوونی تاالبانی و یەکێتی لە غیاوی تاالبانیە هەیە لە ڕووی سیاست و استراتیژ و بیرکردنەوە نازانم ئەزانی نازانی کێشەکەوەیە نازانیان چ تاالبانی ئاخر شت کە تاالبانی کردوێتی ئەوەی ئێمە بینیمانە لە ڕووی کاری سیاسی و آخر شت کە کردوێتی پێشەوەی نەخۆش بێ ڕێکەوتنەکەی دەباشانە و ئەم ڕێکەوتنە ئەوەی ئێستا کە یەکێتیڵێ ئەمە ڕێکەوتن نییە بەڵکو نازانم چێش ناوی تریان بۆ دۆزی بۆ نازانم لێک تێگەیشتە ئەم ڕێکەوتنە ئەگەر هین بکرێ پیادە بکرێ بەشێک لەو مەترسیانەی کە ئەوەی لە کوردستانە مۆدلێکی سوڵتانی لەسەر نەمەت و شێوازی سعودی دروست بێت ئەڕەوێتەوە چکە خاڵی سەرەکی لەو ڕێکەوتنەدا بریتە لە گۆڕینی سیستمەکە لە سیستمی سەرۆکایەتیەوە بۆ سیستمی پەرلەمانی و دەستکاری کرد ینی هەوڵدانێکی سەرەتاییە بۆ دروستکردنی چوارچێوەیەکی نیشتیمانیەوەی کە لە حڵقەی ژمارەی هەفتەی ڕابردوودا باسمان کرد. ینی هەوڵدانێکی سەرەکیە یەکەمین جوڵەیە بەو ئاراستەیە بەڵام ئێمە زانین دوای ئەوە تاالبانی نەخۆش کەوتوە ئیتیفاقەکە نەوەیە زیندوو بێ نە ئەوەیە مردوو بێ ئەو ڕێکەوتنی کە لە دەباشان ناکراوە لەبەرەوە نازانڕێت چیەکرێت. ینی بەلای منەوە گرنگ نییە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە ینی ئەوەی خاڵی پێشتر باسم کرد لە ناو یەکێتیدا بیرکردنەوەی استراتیژی نەماوەیە. بیرکردنەوەی استراتیژی بەمانای چی؟ ینی بەمانای ئەوەی تۆ بیر لەو پرۆژە گەورە گەورانە بکەیتەوە کە کوردستان لە 10 ساڵی 15 ساڵی ئایندەدا بەرە ڕوویە بێتەوە. ئەگەر ئەم شێوازە لە حکومڕانی کە ئەمڕۆ هەیە بەرە ڕووی بێتەوە لە 15 ساڵی ڕابردووە پارتیە بێ بە هێزێک کە ئەبێ بە حکومڕانی ژمارەیەکی هەرگیزلانەچوی کوردستان. ئەمە باشە یا خراپە تەمە پارتیەکان بۆ پارتیەکان ئەمە باشە بەڵام بۆ هەموو کەسێک کە بەتەنگ فرەیی سیاسیەوە بێت بەتەنگ دابەشبوونی دەسەڵاتەوە بێت لە کورسانە بەتەنگ ئەوە بێت هەموو دەسەڵاتەکان یا زۆربەی هەرە زۆری لە دەستی یەک هێزی سیاسیا کۆ نەبێتەوە و نەکەوێتە دەستی یەک خێزانی سیاسی یا یەک بنەماڵی سیاسی یا یەک پارتی سیاسی ئەم پرۆژەی پێ خراپە. ینی مەسەلەکە لەوان نییە پارتی هێزێکی خراپە یەکێتی هێزێکی خراپە ئەوە نییە مەسەلەکە ئەوەیە ئێمە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە چۆن ڕێک بخەین. ینی دەسەڵاتی سیاسی بدرێ بە 10 کەس لە کوردستانە ئەوانە لە باتی هەموو میلەتی ئێمە بڕیار بدەن یاخۆت ئێمە پێویستمان بە دۆزینەوەی مۆدلێکی حکومڕانی هەبێ کە لانی کەم بەشێکی گرنگی کۆمەلگای ئێمە بەشدار بێ لەو بڕیارانەدا کادرێ بۆ ئەوەی قەنەعەتی بە بڕیارەکان هەبێ و بۆی بەرگری لەو بڕیارانە بکات.
ینی وە گواستنەوە لەم سیستمی ئەمەی کە ئەمڕۆ ناونراوە سەرۆکایەتی بۆ سیستمی پەرلەمانی یەکەمین هەنگاوە بەو ئاراستەیە لە کۆمەلگای ئێمەدا ینی ئەماش زۆر گرنگترە لە ڕاستیدا ئەم پرۆژەیە زۆر لەوە گرنگترە ئایا ئەمڕۆ فلانە سەرکردی یەکێتی کام مووقع وەرەگرێت لەم تەقسیمکردنە نایەکسانەی دەسەڵاتە لە بینی پارتی وێچێتیە کە پێتەڵێم لە ناوێچێتیدا بیرکردنەوەی استراتیژی نەماوە بەبەستم لەوەیە بیرکردنەوە نەماوە لەوەی ئەم دۆخەی ئەمڕۆی کوردستان بەم شێوەی ئێستەی بەرەو چۆمانەبات و بیرکردنەوە نەماوە لەوەی کە ئێمە هەوڵی گۆڕانی ئەم دۆخە بدەین و ڕێگرگ بین لەوەی کە سەررجەمی ئەو دەسەڵاتانی لە کورسانە هەیە لە کۆمەڵە دەستی کەمدا کۆ بێتەوە کە بێگومان هەموو چڕبوونەوە و کۆبوونەوەیەکی دەسەڵات لە دەستی نخبەیەکی سیاسی بچووکدا لە دەستی حیزبێکی سیاسیدا کارساتە بەتایبەتی لەم ناوچەی ئێمەدا کە تێیدا دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئابووری و دەسەڵاتی سەربازی ئەمانە بە شێوەیەکی ترسناک چوون بە ناویەکتیدا یعنی تۆ غۆلێ دروست دەکەی بەڕاستیانی تۆ دێوێکی سیاسی دروست دەکەی ئەگەر بەم شێوەی ئەمڕۆ بەردەوام بین ینی ئێمە لە 10 ساڵی داهاتوودا لە 5 ساڵی داهاتوودا کە کۆمەلگای ئێمە بە هەمان تەحەدایکە دەسەڵات بۆ کۆمەلگایەکە تەحەدای دەسەڵات دەرانەکاتەوە ئێمە لە 10 ساڵی 5 ساڵی داهاتوودا لە بەردەم سیستمێکدا بین زۆر خراپتر لەوانەی کە لەم ناوچەیەدا ئێمە بینیمانە بە درێژای مێژوو لەبەرەوەی وەکوتم پارەیەکی زۆری نەوت هەیەەوە و لە هەر شوێنەکە ئابووری نەوتیشی کردوێن لە منطقەیەدا دەسەڵاتی زۆر ترسناکی دروست کردووە و یەکێک لە ئیشە استراتیژیەکانی فکری سیاسی و بیرکردنەوەی سیاسی بریتە لە ڕێگرتن لە دروستبوونی ئەم پرۆژەیە و یارمەتیدانی ئەو هێزانەی تریژانی من ئێستا قەنەعاتم بۆیە تۆ بێ پارتی هەریکاری پارتی بکەی بۆ ئەم پرۆژێن پیادە نەکات مەسەکەەوە نییە تۆ بێ دوژمنایەتی پارتی بکەی بچی لە پارتی بدەی لە ناوی بی نا تۆ بێ دۆخێ دروست پێی یارمەتی پارتی بدەی بۆی نتوانێت ئەم پرۆژێ ڕادێک لەلایەن هێزە سیاسیەکانەوە بەتایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆن و لەناو کۆمەڵگەی کوردیوانە هەیە بۆ ڕێگریکردن بەڵێ بە بۆچوونی من لای ئۆپۆزیسیۆن هەیە بە بۆچوونی من لە ناو کۆمەلگای کوردیدا هەیە بەڵام وەکو بۆتم باس کرد شێوازی پەیوەندیکردنی ئەو نوخبە سیاسیە بچووکەی کە ئەمڕۆ لە کوردستانە دروست بۆ نوخبە دەسەڵاتدارە لەگەڵ کۆمەلگادا لەسەر تێکشکاندنی و ئیرادیە شەکات لەسەر پیادە نەکردنی لە هیچ ئاستێکە هیچ شێوازێک لە شێوازەکانی چاکسازی سیاسی و دەستگایی و دەسەڵاتدارێتی بەڵ ئەگەر بگەڕێمەوە بۆ یەکێتی چەند هەنگاویشی ئەو دوایی ئەو حیزبە بۆ نمونە خۆجیاکردنەوە لە هەڵبژار ناوەلیستێکی جیاواز کۆمەڵک دەنگی ناڕازی لەلایەن کەوادری ناوەندی ئەو حیزبەوە کاتە هیچێکە لەمانە تروسکاییەکی ئومێد نابەخشەوەی کە سبەی یەکێتی ببێتە هێزێکی ڕێگر لەو خەونەی کە باسمان کرد لەوەی کە کوردستان بەرەو دەسەڵاتی سوڵتانی هەنگاوی ئەم لیستەی یەکێتی من حەزمە کرد بڕیارێکی استراتیژی بووە ینی بەشێک بووە لە پلانێکی استراتیژی گەورە بۆ دەستکاریکردنی پەیوەندیەکانی دەسەڵات لە کوردستانە بەڵام ئەوانە خۆیان هەمان ڕۆژێ چەند ڕۆژی دوای ئەوە وتیان ئێمە ئەوەکەین دوای هەڵبژاردنەکە جارێککە چین و لەگەڵ پارتیا هەمان تاسۆمام حەمام دروست دەکەینەوە و بەردەوامیە دێن بەوەی کە ئێستا لە ئێستادا دروستمان کردووە طبعاً بەو هیوایەی لە هەڵبژاردننی داهاتوودا بەقەدەر پارتی دەنگ بێنن بۆ ئەوەی دەسەڵاتەکە بە شێوەیەکی یەکسان خواستتر و بە شێوەیەکی یەکسانی لە نێوان خۆیانە دابەشی بکەن بۆ هیوایە ئەو کاریان کردووە ینی لە ئەساسە ئەم دابەزینە بە لیستی سربەخۆ من هەست ناکەم ینی و هیچ شتێک ئاماژەیەک نبینم کە ئەم دابەزینە بە دیسی سربەخۆ بەشێکە لە بیرکردنەوەیەکی استراتیژی قوڵ کە لە هەوڵی گۆڕانی سترەکتوری سیاسی و هەوڵی گۆڕانی سیستمە سیاسیەکە بدا لە کوردستانە بەشێک نییە لەوە ئەوەندەی هەستەکەم تەکتیکێکی سیاسیە هەوڵدانێکە بۆ گەڕانەوەی بڕێک لەو دەنگانەی کە لە یەکێتی لە سیاسەتی یەکێتی بەرامبەر پارتی ناڕازین لانیکەم لە ناو یەکێتی خۆی داوە لە ناو کۆمەلگای بەڵێ دکتۆر تۆ پێت وایە کە ئەو ڕێگەیە ڕێگە چارەسەرێکی باش بێت بۆ یەکێتی خۆی کە بەقەت پارتی دەنگ بێنێت یان کۆمەلگای ئێمە لەگەڵ یەکسانی دەنگەکانی شێتی و پارتی ئەزمونێکی تاڵی هەیە لەم دۆخە هیچ خزمەتێک بە گۆڕانکاری لەم دۆخە ئاکات ئەگەر یەکێتی بەقەت پارتی دەنگ بێنێت ینی ئەگەر یەکێتی بەقەت پارتی دەنگ بێنێت هیچ ناگۆڕێت ناخێر لە واقع بەردەوام دەبن بەو شێوەی کە ئێستا لە بەردەوام بوون و ئێمە بەم لەم دۆخی ئێستادا ئامێنینەوە ئەو سەرکردانەی کە ئەو گروپانەی کە لە ناو لە موقعی دەسەڵاتدان بەهێزتر دەبن دەوڵەمەندترە بن خۆشگوزەرانترە بن و
گەشەی زیاترەکەن مناڵەکانیان زیاتر ئامادەکەن بۆی شوێنی خۆیانیان بگرێتەوە ینی بەردەوامیە دەن بەو پرۆژەی سوڵتانیەتەی کە من باسم کرد بە و مۆدیە لە سعودیا لە دەسەڵات لە کوردستانە ئەماگەر لە دۆخێکا یەکسان بن بەڵام ئەگەر لە دۆخێکە نایەکسان بن ئەو دەم ئەگەری سیاسی تر دێتەکایەوە بەش بەو مەرجەی یەکێتی و پارتی بەو شێوەی کە ئەمڕۆ ئیشەکەن کە پارتی برا گەورەیە و یەکێتی برا بچووکە بەو مەرجەی کە ئەمە یەکێتی ئەمە جاریشتر قبول بکاتەوە ئەتوانن جاریشکە حکوم بکەن یان ئەگە یەکێتی و پارتی بە تەنیا بتوانن زۆرینەیەکی پەرلەمانی بهێنن ئەگە پارتی دە کورسیشی لە یەکێتی زیاتر بێ پێم وایە هە بەردەوامە بنچووکە لە ئەساسە یەکێتی لە ئێستادا گەمەیەکی سیاسی قبول کردووە کە لەسەر دابشکردنیی نایەکسانی دەسەڵاتی شەکە لە کاتێکا بەقەت پارتی کورسی هەیە لانیکەم بەڕسمی ینی 29 بە 29یان هەیە ئێمە لە بەردەمی دۆخی 29 بە 29 داین اینجا بۆمان اینجا بینین کە پارتی دەسەڵاتی بە شێوەیەکی تەواو نایەکسان لەگەڵ یەکێتیە بەش کردووە ئەگەر سبەینە یەکێتی کەمتر بێنێت تاوان ئەو نایەکسانیە زیاترەکات مەگەر لە حاڵەتێکە یەکێتی بە دوای واز لەو پەیوەندی بێنە لەگەڵ پارتی بۆ نمونە لەگەڵ ئیسلامیەکان و گۆڕانە یاخود لەگەڵ ئەمانی ترا دۆخێکی سیاسی بێتەکاتەوە ئەمان حکوومەت تەشکیلکەن پارتی بکوێتەوە ئۆپۆزیسیۆنەوە ینی ماجالی گەمەی سیاسی تر بکرێتەوە بەڵام ئەوەی ئێمە لە یەکێتی بیستمانە ئەوە نییە ینی ئەوان خۆیان نەفی ئەویان کرد کە دوای هەڵبژاردن لەگەڵ هیچ هێزێکی ترا هاوکێشەی سیاسی تازە دروست بکەن و تاقا هێزێکە ئەیانوێ لەگەڵ یا بەردەوام بن پارتیە ینی ئەمن قسەی من نییە قسەی ئەوانە لەبەرەوەی بۆیە پێت دەڵێم لە بیرکردنەوەی یەکێتیدا شتێک بە ناوی استراتیژی و بیرکردنەوەی استراتیژی و ئامادە نییە ئەوەی هەیە پاراستنی کۆمەڵێک مووقعی سیاسی و کۆمەڵێک دەستکەوتی سیاسی دەسەڵاتە کە پێم وایە ئەگەر بەقەت ئەگەر لەو 29 کورسێکی ئێستا هەیەە کەمتر بێنن بەشێکی هەر دۆڕێنن بەڵێ دکتۆر ئەگەر بینە سەر ئۆپۆزیسیۆن ماوەیەکی زۆر بەشێک لە ڕاگەیاندنەکانی دەسەڵات و لێر و لێوە مقۆمقۆڵنا بەشێک لە ڕۆشن بیران قسە لەسەر پاشەکشەی ئۆپۆزیسیۆن ناکرێت قەرەعاتی تۆ لە ئێستادا لەم دۆخەیە ئۆپۆزیسیۆنی کوردستان لە پاشەکشایە یان پاشەکشی کردووە پاشەکشێ بە چمانایەک پاشەکشە بۆ مانایی کە لە ڕووی جەماوەریەوە ئاسی دەنگەکانی ئۆپۆزیسیۆنەوە لە نێو هەمووشانە بە تایبەتی ئەگەر قسە لەسەر لایەنە هەرە گەورەکەی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان بکەین کە گرە و زۆر لەسەر ئەوەکرێت دەنگی زوتنەوەی گۆڕان دابەزی بێت و بەشێک لەو جەماوەری لێ ببوێتەوە تۆ پێ دوایە بەڕوانین لەم دۆخە بزوتنەوەی گۆڕان لە دۆخێکی ئاوای ئاژی نازام مەزانین ینی ئەوە ینی هیناوەکو چۆنەڵێ قاوە خوێندنەوەیە چکە لە کوردستانە ئێمە هینمان نییە نا پێوانمان هەیە بۆ ڕایگشتی نە پێوانمان هەیە بۆ ئەوەی بزانین بۆ دەنگدان هیچمان نییە ئەو قسانەی کە ئەکرێت هەمووی تەخمیناتە هەمووی تۆ لەگەڵ گۆڕانەکانە قسە بکە ئەڵێ ئەم جارە لانی کەم 35 کورسیەدین یەکێتی قسەیان لەگەڵ ئابکاڵێ لە سەرروت شلەوەیەدین پارتی قسەیان لەگەڵ ئابکاڵێ لە سەرروت شلێنین و هەمووشی هینە ینی تەماشاکردنی ئەو تۆپە سیحریانەیە کە پێمان ئەڵێن لە ئایندەدا چی دروزە بێ بەڵام تۆ بڵێ ئۆپۆزیسیۆن کێشەیە ئەڵێم بەڵێ کێشەی هەیە ینی ئۆپۆزیسیۆن یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کۆمەڵێک چاوەڕوانی گەورەی لە کوردستانە دروست کرد بەڵام دەسەڵاتدارانی کوردستان لەوەدا سەرکەوتن ئەو چاوەڕوانیانە تێک بشکێنن ینی ئێمە ئازانین لە هەڵبژاردننی پێشودا بە دروشمی ئێمەی گۆڕین گۆڕان چووە و هەڵبژاردنەکانەوە و لەگەڵ ئیسلامیەکانە جەبهەیەکیان دروست کرد و ژمارەیەک هینیانە بوو کورسی دیاریکراوە بوو لە پەرلەمانە و ویستیان کۆمەڵە شت بگۆڕن بەڵام سەرسەختی یەکێتی و پارتی و پەراوێز خستنی بەردەوامی ئەم دوو هێزە لە پەرلەمانە بۆ هۆی ئەوەی نێڵن ئەم دوو هێزە لانی کەمی ئەو شتانی کە ئەیانەوێ بیکەن پیادەی بکەن لەبەرەوە ئەو باوەڕ و ئومێدەی کە لە هەڵبژاردننی پێشودا بە پرۆسی پیادەکردنی گۆڕانکاری هەبوو لە ئێستادا لای بەشێک لە خەڵک نەماوە ئەمە کێ لێ پرسە بە بۆ چوونی من بە پلەی یەکەم دەسەڵاتداران خۆیان لێ بەرپرسن
چونکە وەکوتە مۆدلێکیان لە دەسەڵات دروست کرد کە تێدا هیچ مەجالێک بۆ مناوەڕێی ئۆپۆزیسیۆن و ئەمانیان نێشتەوە هەر نەکرد بۆ ئۆپۆزیۆن هەر پەرلەمان خۆی بووە بە دەستگایەکی زۆر بێماناوەکو پێتم وت بڕیارە گرنگەکان کادرێتەمووی لە دەروی پەرلەمان خۆی ئادرێ بەڵام تۆ بڵێ ئۆپۆزیسیۆن لەم 4 ساڵەدا توانیوێتی هێزی ناڕەزایی تر دروست بکە لە کوردستانە گومانەکەم لەوەی کە توانی بێتی دروستی بکە بڵێ تۆ بەڵام بڵێ خاڵشکە کامەوە بڵێم لە 4 ساڵی ڕابردوودا بە بۆچوونی من ئۆپۆزیسیۆن زمانێکی سیاسی داوە بە کۆمەلگای ئێمە کە ئەمڕۆ زمانی قسەکردنی خەڵکە لەسەر سیاست ینی لەسەر گەندەڵی لەسەر دادپەروێری کۆمەڵایەتی و ینی بەوەی بڵێن هەیمەنەیەکی سیاسیان هەیە بەڵام ئەو هەیمەنە سیاسیان ناتوانن تەرجەمەی بکەن بۆ حکومڕانی ناتوانن تەرجەمەی بکەن بۆ واقعیەتی سیاسی ئەمەش بووە هۆی ئەوەی جۆر خەڵک ناومێت بێ ینی تۆ بیەنە پێچاوە تۆ دەمی هەر کەسێکەکەی تۆ ئەو ڕەخنانەی کە هەیەی لەسەر بودجە لەسەر پەرلەمان لەسەر ئەمانە بەشی زۆری ڕەخنەکانی ئۆپۆزیسیۆنە هاوکات پارتی وێچەتی دۆخێکیان لە کوردستانە دروست کردووە کە ئۆپۆزیسیۆن نتوانێت لانی هەرەکەم ئەم ڕەخنانە بکا بە واقع ینی تۆ زای وەکو چی وایە وەکو تۆ وایە تۆپێکت دابێ بە کەسێک یاری پێ بکات بەڵام قاچێکت دەسەند بێتەوە نتوانانی یاریەکە بکات ئەو دۆخە لە کوردستانە دروست بۆ ئۆپۆزیسیۆن یانی ئۆپۆزیسیۆنیان کرد بە یاریکەرێکی یە قاچ لە کاتێکە هەموو ئەو خەڵکەی کە کۆ بۆتەوە لە مەلعبەکەدا لە یاریگاکەدا هاتووە تەماشای ئۆپۆزیسیۆن کە بزانێت چۆن یاریەکە و ئەمە بۆتە هۆی دروستبوونی جۆرێک لە ناومێدی لای خەڵک بۆ پێم وایە گرێوی سەرەکی دەسەڵات لەسەر بەکارهێنانی ئەم ناومێدیەیە بۆ شکاندنی زیاتری ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەما توانیوەتی استراتیجێکی هەبێت کاری لەسەر بکات تا ئێستا منەوە استراتیجەم نەدیوە و ئەوەندەی من تەماشای ئۆپۆزیسیۆنم کرد لە شێوازی کارکردنی سیاسیانە و ئیعلامیانە ئەم استراتیجە نابینیتەوە و نایدۆزیتەوە بەڵام نازانی لایە بۆ سەردەمی خۆڵ هەڵبژاردنەکان و دیعای انتخابی خۆیان چکارێکی ترکە بەڵێ دکتۆر تەنها ئەو یاری کە دەسەڵات ناو پەرلەمانە کردی ڕۆڵی بینی بۆ دروستبوونی ئەو جۆر لە ناومێدی یان ئەگەر بڵین بە هەڵا هەندێک جار بە هەڵە بەکارهێنانی کارتەکانی فشار لەلایەن ئۆپۆزیسیۆنیش هۆکار بوون بۆ حاڵەتە یان لە ئێستادا ئایا ئۆپۆزیسیۆن هیچ کارتێکی فشاری بەدەستەوە ماوە ئەزای کارتی فشار چییە کارتی فشار کۆمەلگا خۆیەتی ینی خۆ ئۆپۆزیسیۆن چی بکات ئۆپۆزیسیۆن گوتارێکی هەیدا بە کۆمەلگا واگە کۆمەلگا جۆ لەم گوتارە نەگرێت هیچ پێ ناکرێت ینی تۆ هێزێکی سیاسیت بەرنمەیەکی سیاسیت هەیە زمانێکی سیاسی دیاریکراوت هەیە کۆمەڵی خەونی سیاسیت هەیە کۆمەڵی چاوەڕوانی سیاسی لای خەڵک دروست دەکەی ئەگە خەڵک ئەو خەونە سیاسی و چاوەڕوانە سیاسیانە نەکەن بەی خۆیان تۆ هیچ پێ ناکرێ وەکو هێزی سیاسی ینی دیسانەوە ئێڵێم بۆ جارێکی دیکە ینی پێم وایە ئەوەندەی تۆپەکە لە گۆڕەپانی کۆمەلگای کوردیدایە ئەوەندە لە گۆڕەپانی ئۆپۆزیسیۆندا نییە ئۆپۆزیسیۆنی کوردی چکە پێتم وەکو پێتم وت هەم ئۆپۆزیسیۆن هێزیشی پراوێز خراوە هەم کۆمەلگای کوردیشانی قازانجی استراتیژی سەرەکی هێزی استراتیژی سەرەکی ئۆپۆزیسیۆن لەوەدایە کە هەم ئۆپۆزیسیۆن هەم کۆمەلگا هەردووچیان پراوێز خراون ینی کۆمەلگا لەگەڵ ئۆپۆزیسیۆنە یەک بەش هاوبەشی استراتیژی زۆر گرنگجان هەیە ئەویش پراوێز خستنی هەردووچیانە بەڵام ئایا ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ئەم هاوبەشە استراتیژیە تەرجەمە بکات بۆ بڕیاری سیاسی بۆ دەنگدان بۆ هەڵسوکەوت نازانم مەزانی نییە ینی ئەبەوەی تا ئێستا کردویانە بە بۆچوونی من بەمە بۆیان ناکرێت ینی بە پێویستیان بەشتی ترە بەس دەبت نازانم من پێویستیان بە چییە بەڵام ئەو شێوازی ئیشکردنیان تا ئێستاکە کردویانە بۆ ناکرێت ینی بۆیە پێم وایە مەسەلەن ئەبواە لە دوای سی حوزەیرانەوە هەڵوێستی تونتریانە بواە نەک بەیان نامەیەکی شەرمن و ئەبواە مەسەلەن خەونی تریان بەم کۆمەلگای ئێمە بدە ئەبواە کەناڵیان بدۆزیاتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵم ناومێدیە ینی بۆ نمونە بە درێژاییم 4 ساڵە
لە کەناڵی ئۆپۆزیسیۆنەوە یە قسە لەسەر ناومێدبوونی کۆمەلگای ئەمە نەکراوە بەڵێ ئەنیا بۆیە بکرایە بە بابەت قسەی لەسەر بکرایە و دیالۆگ لەگەڵ کۆمەلگا بکرایە و ئەو هاوبەشە استراتیژیە کە لەگەڵ کۆمەلگای دوست پراوێزخستن و جایدەن هاوبەشێکی استراتیژی گرنگی تر هەیە لە نێوان ئۆپۆزیسیۆن و کۆمەلگا داویش زمانە ینی وەکو پێتم وت ڕەخنەی سیاسی کۆمەلگای ئێمە لە دەسەڵاتداران بریتە لە بە هەمان ئەو زمانە ئەگیرێت کە زمانی ئۆپۆزیسیۆنە ینی ئەو ئۆپۆزیسیۆن زمانێکی سیاسی هەیە کە بەشدارە و هاوبەشە تایدا لەگەڵ کۆمەلگای ئێمەدا و توانرێت لەسەر ئەمە ئیسیسمار بکات و کار بکات بەڵام ئایا ئەمە تا چەند نەکرێت تا چەند کراوە بە بۆچوونی من هیچی لە هیچ لە ئاستی تەواوەتی خۆیان مامەڵی لەگەڵان نەکراوە و هەندێک جار هەر نەشبینراوە ینی نەبینراوە تۆ ئەو شتە هاوبەشە استراتیژیانە چییە لە نێوان ئۆپۆزیسیۆن و کۆمەلگادا ئەو قسەی ڕاستە زۆربەی جار ئۆپۆزیسیۆن تەنها کاردانەوەی هەبوو بەرامبەر بەوەی کە پارتی وێچێتیکەن و کەمتر چووەتە پەیوەندیەکی استراتیژیۆ لەگەڵ کۆمەلگادا بە دوای و ئەو پراوێز خستنە استراتیژیی هەردووچیان بکاتە دەستپێشێک بۆ دروستکردنی پەیوەندی نوێ ئەمە نەکرێت بکرێ ئیشی زیاتری لەسەر بکرێ بە بۆچنی بەڵێ پێم خۆش بوو گفتوگۆکەمان بەردەوام بکەین بەڵام کاتی بەرنامەکەم کۆتایی هات کاتەگارەوە دەرفەتی دێ دوکتۆر مەریوان وریاخانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان چاپێکوتمان لەگە دوکتۆر مەریوان وریاخانە کۆتایی پێهات تا بەگەشتنەوەمان لە دەرفەتێکی تردا ملایەکتان لە خۆشییا بن.